لە سەر پرسی تایبەت بە هێرشەکانی تورکیا بۆ ڕۆژاوای کوردستان و بۆ هەرێمی کوردستان دیارە هەوڵێکی زۆر درا لە ماوەی چەند مانگ و چەند هەفتەی پێشوودا کە لەو هەڵبژاردنە توندەی کە لە تورکیا ڕوویدا بۆ وەرگرتنی پۆستی سەرۆکۆماری تورکیا کە ئەو پۆستە لە ڕەجەب تەیب ئەردۆغان وەربگیرێتەوە لە ڕێگەی دەنگدانەوە وەکو ئۆپۆزیسیۆن کە کەمال کلیژداڕۆخلان دەستنیشان کردبوو یەکێک لە بابەتە گرنگەکان کە بە بەردەوامی گوێبیستی دەبووینەوە لە نێو بانگەشەکانە ئەویش پرسی کورد بوو پرسی سووریا و هەرێمی کوردستان ئەمە بابەتە گرنگەکان بوو زیاتر لە هەرێمی کوردستانی ئەوەش کە گوێمان لێی دەبوو زیندوکردنەوەی ویلایەتی مۆسڵ بوو نزیک دەبینەوە لە 100 ساڵ تێپەڕمون باسەر پەیمان نامەی لۆزان پارچە پارچەکردنی کوردستان بەبێ بوون و وجودی کورد لە نێو ئەم ڕێکەوتن و پەیمان نامەیەدا کە لە مانگی حەودا ئەمیادە بڕێوە دەچێت دەمێت بی بەستمەوە بەیەکەوە کە تورکیا لە دوای هەڵبژاردنەوەی ڕەجەب تەیب ئەردۆغان چۆن مامەڵە لەگەڵ ئەم پرسەیە دەکات لەگەڵ پرسی کووردا دەکات لەگەڵ فراوانخوازیەکانی دەکات و بوونی سەربازانی تورکیا و سوپای تورکیا لە ڕۆژاوای کوردستان تا چەندێکی دیکە درێژەی دەبێت و بەردەوامی دەبێت و مەترسیەکانی بۆ پارچەکانی دیکەی کوردستان چی دەبێت وڵاتانی ڕۆژاوا و لە نێویشیاندا رووسیا و فەڕەنسا هەڵوێستیان چی دەبێت بۆ ئەوەی کە تورکیا ڕابگرن لە بەردەم مەترسێکی لەم جۆرەیە لەگەڵ بەڕێز سەروان گۆمرشینی کە بەڕێزیان ماستەریان هەیە لە یاسای نێودەوڵەتی ڕاستەخۆ لە هەولێرەوە میوانن گفتوگوێم بابەتاکەم کاک سەروان زۆر سپاس بۆ ئامادەبوونت بە شێوەیەکی گشتی ئەمەوێت بەرلوی گفتوگۆکان دەست پێ بکەین چەند هەنگاوێ بڕۆینەوە بۆ دواوە باس لە هێز و توانا و هەژمونە سیاسیەکەی تورکیا بکەین لە ئێستادا هەژمونی تورکیا بە سەرۆکایەتی ڕەجەب تەیب ئەردۆغان لە ناوچەکە چۆن هەڵسەنگانی بۆ دەکرێت بەڵێ سپاس هەوی خان بۆ بەڕێستان سڵاو بۆ بینەرانی بەڕێزی کۆرسات نیوز بۆ ئێوە سەرەتا گەر بگەڕێنەوە بۆ دیرۆک و بۆ مێژوو دەبێ ئەمە بزانین کە پەیمانی لۆزان شوێنگرەوەی پەیمانی سیڤەر بوو پەیمانی سیڤەر کۆتایی هات لەبەر چەند هۆکارێک دوایی دێن هۆکارەکانی کۆتایی هاتن یان شکست هێنانی پەیمانی سیڤەریش باز دەکەین پەیمانی لۆزان لە ڕاستیدا لە ساڵی 1922 سەرەتا کۆمەڵک لە وڵاتە زەلێزەکانی ئەوسا دانیشتن بڕیاریاندا لەسەر چەند چەمک و چەند بابەت و چەند بەرگەیەک بەڵام 2000 نەکرا واژوو بکرێت لە ساڵی 1922 بەڵام 2000 لە تەمموزی ساڵی 1923 واتە 100 ساڵ بەر لەوڕۆ پەیمانی سیڤەر ئیمزاکرا وەکو شوێنگرەوەی پەیمانی لۆزان ئیمزاکرا وەکو شوێنگرەوەی پەیمانی سیڤەر تورکیا ئەو کات بە نوێنەرێکی خۆی کە هەوکات سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیش بوو بە ناوی ئەسمەد ئینینۆ بەشداری کرد لە ئەم پەیمانە کە لە لۆزانی وڵاتی سویسرا بەسترا سەرەتا پاوانخوازیەکانی تورکیا لەو سەردەمە یان با بڵێن بەهێزی دەوڵەتی عوسمانی ئەو کات وای کردکە ئەو پەیمانە ببەسترێ هەدەفی ڕئیسی تێدا دانان بوو بە خاچی ژێردەستی کەمالیەکان لە ئەنادۆڵ و لە ڕاستیشدا تواندرا تورکیا دەسەڵاتی خۆی فراوانتر بکە و ببێتە تەحسیلی حاصل کە بکرێ زیاتر و زۆرتر مەمارەسەی پاوانخوازیەکانی خۆی بکە لە ناوچەکە جا گەربین باس لە هۆکارەکانی کۆتایی هاتنی پەیمانی سیڤەر بکەین یان شکستەکانی پەیمانی سیڤەر چەند هۆکارێک بە خێرایی دەخینە ڕوو ئەوەی ژەوانە بوو کە لە سەرەتادا با بڵێم تورکەکان و کەمالیەکان دەسەڵات و هێزێکی زۆر زیاتر یا با بڵێم پاوانخوازیەکی زیاتریان هەبوو لە ناوچەکە کە ئەوە وای کرد سەرنجی وڵاتانی زەلهێزی ناوچەکە بۆ خۆی ڕابکێشەیە کە ئەمان بوونە شوێنگرەوە و بەدیلی هەموو دەسەڵاتەکانی ناوچەکە لە دوایەوە سیاسەتی بەریتانیەکان گۆڕانکاری بەسەرداهات کە پێشتر بەریتانیەکان دەکرا سیاسەتی ئەوان تا ڕادەیەک لە بەرژەوەندی کورد بوو یا با بڵێن پاڵپشتی کوردیان دەکرد بەڵام بەهۆی ئەو فراوانبوونەی دەسەڵاتی تورکەکان و کەمالیەکان یا با بڵێم دەوڵەتی عوسمانی کە وای کرد بەریتانیەکانیش پارێزگاری لە بەرژەوەندی خۆیان بکەن و پشگیری دەوڵەتی
کەمالیەکان یا با بڵێم دەوڵەتی تورک و عوسمانیەکان بکەن کە ئەو کات بە سەرۆکایەتی کەمالە ئەتاتورک بەهێز بوون بەڵێ بێگومان. حاڵەتێکی دیکەشەوە بوو کە ژێر بە ژێر فەرەنسیەکان لەگەڵ ئیتاڵیەکان جگە لە پەیمانەکە کە پێشتر تەوقییان کردبوو واژۆیان کردبوو لەسەر ژێر بە ژێر بچن لەگەڵ تورکەکان جارێکی دیکە چەند پەیمان نامە و بەڵێنامەیەک لەگەڵ ئەوان واژۆ بکەن. ئەوانە هەموو بوونەوە هۆکاری ئەوەی کە جارێکی دیکە پەیمانی سیڤەر کۆتایی پێ بێ و پەیمانی لۆزان ببێتە شوێنگرەوەی پەیمانەکە و لە ساڵی 1923 و بەتەحدید لە 24 تەمموزی ساڵی 1923 واتە چەند ڕۆژێکمان ماوە بۆی کە 100 ساڵ تەواو بێ لە مێژووی واژۆکردنی پەیمانی لۆزان. لێرە ئەوەی کە زۆر گرنگە ئێمە لە 100 ساڵی ڕابردوو وەکو گەلی کورد بزانین چ ئەزمونێک و چ دەرسێکمان لەو پەیمانە وەرگرت و بزانین دەوڵەتانی دراوسێت چۆن مامەڵە دەکەن و تورکیا لەو کاتەوە تا ئێستا چۆن مامەڵی کرد و مامەڵەی دەوڵەتی تورکیا بە نەهجی کەمالیزم و دەوڵەتی ئەتاتورک چی کرد. باشە کەواتە کاک سەروان با هەنگاو بە هەنگاو بچینە نەو بابەتەکەوە ئەو ئەزمموی کە جەنابە باسی لەوەکەی ڕابردوو کورد هەیبوو لەگەڵ ئەو تراژیدیا ئەو ڕێکەوتنە جۆر بە جۆرانی کە بەسەری هاتۆ بەبێ وجودی کورد لەسەر خاکی کوردستان ڕێکەوتنەکە کراوە لەسەر مافی کورد کراوە بەڵام کورتیدا بەشدار نەبووە دیارە بشێکی ڕێکەوتنەکانیش سوچێکی یاخود شوێنێکی تێگرتووە تورکیا تایدا کاریگەری هەبووە بوونی هەبووە لە ناو ڕێکەوتنەکانە. ئەزمونونەکان ئێستا کورت چۆن هەڵسەنگاندن و مامەڵەی لەگەڵدا کردووە دەسەڵاتی ئەو کاتی تورکیا لەگەڵ ئێستاە چۆن بەراورد دەکرێت. هێوی خان قسەیەکی زۆر باو هەیە دەڵێ خۆزگا عەقڵی کوردمان هەبوایە یا با بڵێم کورد ئەو عەقڵی هەبوایە کە سوودی لە تەجربە و لە تاڵی لە ڕابردووەکانی خۆی وەربگرتا بووایە. ئێمە زۆر جار دەکرێ بڵێن یادگە و میمۆری کورد بە ئەندازەیەک ڕەنگە با بڵێم مەساحەکەی یان مەوداکەی بەرفراوان نەبێ. ئێمە زۆر جار بە ئاسانی ناگەڕێنەوە سەر ئەو یادگە و بیرەوەریە تاڵانەی کە لە مێژووی کورتدا دروست بوون بەداخەوەکە بتوانین سوودی لێوەربگرین. بۆ نمونە لە سیاسەتی فراوانخوازی دەوڵەتی تورک ئەگەر بوەستین لە ئەو ڕۆی ئەو سەردەمەی کە ئێمە تێیدا دەژین هەمیشە هەموو وەسایلەکان بەکاردێنێ لە پێناوی ئەوەی کە تورک وەکو دەوڵەتێک یا با بڵێم گەلی تورک وەکو گەلێکی سەردەستە یان دەوڵەتی تورک وەکو دەوڵەتێکی سەردەستە نمایش بکە لە جیهاندا بەتایبەت لە بەراوردکردن لەگەڵ وڵاتانی زلهێز لە دنیا. کاتێک کە لە ساڵی 2012 بەدواوە کاتێک کە نەهامەتی داعش و دەوڵەتی بەناو ئیسلامی کە هات و بەرۆکی کوردستانی خۆمان بە تایبەتی و عێراق اینجا دوای ئەوە سووریا یا با بڵێن لە ناوچەکە تەشەنەی کرد زۆر بە ئاسانی و زۆر بە ئاشکرا دەمانبینی هەماهەنگی تورکەکان لەگەڵ داعش و ئەو هێزە تازەیی کە هەڵتۆقی بوو لە ناوچەکە چۆن بوو. لێرەدا من مەبەستمەوە نییە بڵێم 100% وەکو هاوکاریەکی ئاشکرا بۆ دەوڵەتی تورک بەڵام دیارە ئەمیش مەرامی تایبەتی سیاسی خۆی هەبوو لە پشت ئەو هەوڵ و سەپۆرت و پشتیوانیانە کە دوجار ویلایەتی مووسڵە. ئێستاش لە زۆربەی لە دوانەکانیان ئەمان ویلایەتی مووسڵ بە شوێنی تەراتێنی یا با بڵێن بە ستەیجی سەربازی و سیاسی ئێوە دەسەڵاتی خۆیان دەبینن. ئێمەی کۆر هەمیشە کاک سەروان هەلومەرج وا بیرمان نەکردوتەوە کە سوود وەربگرین. بڵێ باشە ئێستا هەلومەرجە سیاسیەکە تۆپۆگرافیەکە نەخشە سیاسیەکەی جیهان لەسەر زیندووکردنەوەی ویلایەتی مووسڵ چۆنە یعنی هێندە ئاسانە کە تورکیا بتوانێت ئەم ویلایەتە زیندوو کاتەوە کێ دەبن ئەو وڵاتانی کە لە بەرامبەر ئەم بیرۆکە و پیلانی تورکیا دەوەستێتەوە. بێگومان ئەو وڵاتانی کە دەتوانن لە بەرامبەر پلانەکانی تورکیا بوەستنەوە بە ژمارە یەک دەوڵەتی عێراقیە لەبەرەوەی عێراق دەوڵەتێکی خاوەن سیادەیە و دەوڵەتێکە کە لە کۆمەلگای نێودەوڵەتی و لە نەتەوە یەکگرتوەکان ئاڵای هەیە ئەو دەوڵەتەی کە
لە وڵاتان وەکو دەوڵەتێکی سربەخۆ و خاوەنسیادە دانی پێنراوە ئەوە عێراق دەبێ بەرگری لە شوناسی خۆی، بەرگری لە جوگرافیای خۆی، بەرگری لە جیۆپۆلیتیکی خۆی، بەرگری لە با بڵێم سنوورەکانی خۆی بکە، لە ئاڵاکەی خۆی بکە بە دەرەجەیەک عێراقە. اینجا هاوکارەکانی عێراق لە وڵاتانی ئیقلیم و لە وڵاتانی دەرەوە بیریشمان نەچێ هێوێخان ئێمە هەمیشە لە سیاستدا نەدۆستایەتی تاسەر و نەدوژمنایەتی تاسەر هەیە، ئەوەی کە هەیە بەرژەوەندی پاراستنی تاسەر هەیە. عێراق وەکو وڵاتێکی دەوڵەمەندی ژێرخاک و دەوڵەمەندی سەرخاک هەمیشە وڵاتەکان حسابی ئەوەی بۆ دەکەن کە دەبێت لە مەحفەلی دەولی لە نێو کۆمەلگای نێودەوڵەتی عێراق بوونی هەبێ، هەمیشە لەتنەکردنی عێراق و مانەوەی عێراق وەکو یەک وڵات بە جیاوازی نێتەوە و ئاین و ئاینزاکانیش لە بەرژەوەندی وڵاتانی زلهێزی دنیاە لە دیوی اقتصادی و ئابوووریەکەیەوە، چ جای لە دیوی مەسەلەن جیۆگرافیا و جیۆپۆلیتیکەوە کە ناکرێ یان نایانەوێت دابەش بکرێ. مەبەستێکم هەیە لێرەدا باسی بکەم. لە سەرەتای ساڵی 2003 لە دوای ڕوخانی ڕژێمی پێشووتری باسیەکان دەبواە عێراق یا پێشببینی ئەوە دەکرا کە عێراق دابەش بکرێ بۆ سێ ناوچەی کورد نشین و سونە نشین و شیعە نشین، بەڵام کە نەکرا ئەوەش دیار بەڵێ ئەوەش کە نەکرا دەرەنجام مانەوەی عێراق وەکو یەک بۆی کە بتوانن وڵاتانی زلهێزی دنیا بەتایبەت ئەمریکا و بەریتانیا و فەرەنسا و وڵاتە هاوپەیمانەکانی حیلفی ناتۆ ئەما ویستیان عێراق بهێڵنەوە بۆی خۆیان سوودمەند بن لە بەشێک لە کاتێک پارێزگاری لە عێراق دەکەن سوودمەند دەبن لە خێرات و لە داهاتی عێراق. دەگەڕێ بۆ سەر پرسیارەکەی جەنابەت ئەو وڵاتانەی کە پێشگیری یا با بڵێم ڕێگیری دەکەن لەسەرەوەی کە جارێکی دیکە بەشێکی خاچی عێراق کە ویلایەتی مووسڵە بچێتە سەر وڵاتی تورکیا، پێم وایە ئەوەندە ئاسان نییە، لەبەرەوەی ئێمە بە واقعیش بینیمانوە بە پراکتیک و بە فعلی بینیمان کاتێک کە دەوڵەتی بەناو ئیسلامی داعش لە عێراق توانەی پارێزگای مووسڵ بە هەموو شار و شارۆچکە و دێهاتەکانیەوە داگیر بکەوە چەند ساڵێکیش توانی دەسەڵاتێکی زۆر دیکتاتۆریانەی عسکەرتاریەت لەوێ پەیرە بکە، بەڵام دوجار لە بەرژەوەندی وڵاتانی ناوچەکە و لە بەرژەوەندی وڵاتی عێراق و لە بەرژەوەندی وڵاتانی زلهێزی دنیا نەبوو، دوجار کۆتایی پێهات. ئەگەرچی ئێستا کەش من پێم وایە 100% کۆتایی نەهاتیە، بەڵام دیدگای تورکیا، ئایدیای تورکیا، بیرۆکەی تورکیا، ڤیژن و ڕوئیای تورکیا بۆ مەسەلەی وڵاتانی دەوروبەر هەمیشە من پێم وایە دەبێت بە چاوی گوماناویەوە سیر بکرێ. ئەوە تا تورکیا و قبرسی یۆنان، ئەوە تا تورکیا و ویلایەتی مووسڵ، ئەوە تا تورکیا و ئەو ڕۆی هەرێمی کوردستان و سنوورەکانی ئێمە لە ناوخاچی عێراق و هەرێمی کوردستانی هەبا بڵێن باکووری هەرێمی کوردستان کە ڕۆژانە ئەگەرچی بارەگەکانی خۆشیان لە بامەرنی و لە زۆر ناوچەی هەرێمی کوردستان هەیە، بەڵام ڕۆژانە بوونەتە هۆکاری ئەوەی کە ژیان هەراسان بکەن، کە زەرەر بگێنن بە سروشتی ناوچەکە، بە داهاتی جوتیارانی ناوچەکە، بە گەشتیارانی ناوچەکە. ماوەیەک لەمەوبەر گەشتیاری عەرەبی عێراقی کە دێن بۆ مەنطقەکانی بادینان لەوێ لە نزیک سنوورەکانی ئەوێ بەر لوغم و بەر تەیارە و بەرتۆپ دەکەون و بەداخەوە شەهید دەکرێن، کەواتە نیەت و مەرامی تورکیا هەمیشە دەبێت بە چاوی گومانەوە سیر بکرێن. باشە کاک سەروان، هەر لە نوێترین ڕووداوە گەر سەیری بکەین، هەفتەی ڕابردوو بوو سوپای تورکیا بە چڕی بردومای ناوچەکانی شەهبا و منبج و عین عیسای کرد، قوربانیشی لێکەوتەوە. یعنی بە ئێستاشە و تەبێژی هەستەدا باسی لەوە کرد و ڕایگەاندووە کە دووبارە مەترسی هەیە و چەندبارە مەترسی تورکیا بۆ سەر ڕۆژاوی کوردستان هەیە لەم ئان و ساتەیە. یعنی تورکیا بۆچی ئەم دەرفەتە ئەم خەونەی یاخود بە پشتیوانی کێ ئەم خەونەی دەیەوێت بەدی بهێنێ؟ ئێستا هێز و توانای سووریا چۆن هەڵسەنگانی بۆ دەکرێت، حیزبە کوردیەکان لەو ناوچەیە و هەروەها حکوومەتی سووریا بە هەمان شێوە هەماهەنگیان چی دەبێت بۆ ئەوەی کە مەترسیەکان کەم بکرێتەوە؟ بڵێ ئێمە بیرمان نەچێ ماوەیەک لەمەوبەر لە وڵاتانی ناوچەکە ئێران و تورکیاش کە تێیدا بەشدار بوون، ئێران تورکیا سووریاش تێیدا بەشدار بوون، لە رووسیا کۆبوونەوەی کرا بۆ ئەو مەسەلەی کە جەنابەت باسی دەکەی، زیاتر پێداگیری بوو لەسەر هەیمەنە و فەرزکردنی دەسەڵاتی تورکەکان، بەعتبار تورکەکان لێرە پارێزگارن لە
بەرژەوەندی وڵاتانی دەرەوە یا با بڵێم لە دیوە ئەلمانیەکەیەوە ئەمان کار دەکەن بە بەڕووپۆشێکی ئیسلامی بەڵام لە ڕاستیدا ئەگەر بێت و تەماشای قانونی نێودەوڵەتیش بکەین تورکیا بەڕاستی تاوانکارە یا با بڵێم تورکیا گومانی تاوانی ئەوەی دەخرێتە پار کە هەمیشە لە بەزاندنی سنوور و سیادەی وڵاتانی دەوروبەر هیچ کات درێغی نەکردووە. ئەجینا لە بەهاری عەرەبی کە سووریا تووشی ئەو حاڵەتە بووەکو زۆربەی وڵاتەکانی دیکەی ناوچەکە وڵاتە عەرەبیەکان بە حکمی بەهاری عەرەبی و سەرهەڵدانی ئەو وڵاتە و بێهێزبوونی سوپای سووریەکان تورکیا ڕاستەوخۆ داخڵی ناو شارەکانی سووریا بوو بە حکمی پارێزگاریکردن لە سنووری خۆی. بەڵام لێرەدا ئێمە بیرمان نەچێ دیوی دەرەوەی مانشێتە ئیعلامیەکە پارێزگاریە لە سنووری خۆی، بەڵام لە نیەت و لە ڕاستیدا فراوانکردنی سنوورەکانی خۆیەتی بۆ پەلهاویشتنە بۆ وڵاتانی دەوروبەر. لە کاتێکە کۆمەلگای نێودەوڵەتیش تا ڕادەیەک وا هەز دەکرێت کە چاوپۆشی لە هەندێک ئاکار و ڕەفتار و کردداری تورکیا دەکاتەوە مەقبول نییە کە زیاتر بێدەنگیەکە دەبینرێت لەلایەن وڵاتانی ڕۆژئاواوە. کاک سەروان ئێمە بێدەنگیە بە سیاسەتی چی دووفاقی یا بە سیاسەتێکی پشگیری کاریە بە سیاسەتێک جۆرێکە لە پاڵپشتی دەبینین کە بۆ تورکیا دەکرێت بە حکمی هەبوونی قاعیدەکانی جەرلیک و ئەو هەموو با بڵێم پەلهاویشتنەیان ئەو هەموو سنوورەی کە تورکیا لەگە وڵاتەکانی ناوچەکە هەیەی و دوجار دەتواندرە لە ڕێگەی تورکیاوە بەرژەوەندی وڵاتەکانیش بپارێزێت تا ڕادەیەک. کاک سەروان ینی بەپێ خوێندنەوە سیاسیەکە ڕۆژەکەی ئێستا هەڵسەنگاندن چون بۆ ئەمە دەکرێت کە زۆر باز لەوە دەکرێت پارچەکانی دیکەی کوردستانیش حیزبە کوردیەکان لە پارچەکانی دیکەیە ئەم یەکگرتوویەتیانە بەدی ناکرێت بۆی مەترسیەکان کەم بکرێتەوە. فعلەن ئەم یەکنەگرتوویە ئەم جۆرە لە پەرتەوازیە بۆ تۆ هۆکاری کە بۆ ئەوی زیاتر لەلایەن تورکیاوە تەماح و چاوی فراوانخوازیەکان زیاتر بن. ئێمە پێمان وایە کە یەکنەگری کورد یا با بڵێم هاو هەڵوێستی کورد هاودەنگی کورد هاوڕەنگی کورد دەمێکە و لە دێر زەمانەوە ئەگەر جەنابەت بیرت بێ هەر لە سەرەتا باسی هۆکارەکانی شکستی پەیمانی سیڤەرمان کرد کە پەیمانی لۆزان وەکو شوێنگرەوە یا وەکو بەدیل و ئەلتەرناتیڤ هاتە ئاراوە یەکێک لە خاڵەکان ئەوە بوو کە گۆڕانی سیاسەتی بریتانیەکان بوو دەرحەق بە کورد بۆ لەبەرەوەی کورد یەکگرتوو نەبوو کورد هاودەنگ و هاوڕا و هەماهەنگ نەبوو لەگەڵ یەکتری. ئیتر وڵاتانی زەلهێزی دنیا بەتایبەت بەریتانیەکان ئەو کاتە ئینگلیزەکان زانیان پاڵپشتیکردن لە نەتەوەیەکی بێ کۆکەرەوەی بیرڕا نەتەوەیەکی بێ وڵاتی بێ ئاڵای تا ڕادەیەک هەر کەسە لە بواری نەهجی تایبەتی خۆی کاری دەکرد کە تا ئێستاش بەداخی زۆرەوە بەردەوامی هەیە. ئەمە هۆکارێک بووە کە لە ڕسمی سیاسەتی نێودەوڵەتی لە پەیمانێکی ئاوها بابەتیانەی چارەنووساز کە وڵاتانی زلهێزی دنیا دێن کۆبوونەوەی لەسەر دەکەن دوجار واژووی کۆمەڵێک بەرگە و بابەت دەکەن کە لە دوجار ئامانجەکانی گەلی کورد ناپێچێ یا با بڵێم کورد تێیدا زەرمەند دەبێ. دەگەڕێمەوە سەر وشەکە و یا پرسیارەکەی بەڕێستان ئەویژەوەیە کورد لە پارچەکانی دیکەی کوردستان بۆ یەک ناگرێ. ئەو پرسیارێکە کە تا ئێستا دەبێ پارت و لایەنە سیاسەکان وەڵام بدەنەوە. هەرێمی کوردستانی عێراق لە ساڵی 92ەوە کە جۆرێک لە حکومڕانی فدرالیان یان با بڵێن بەرزتر و زیاتر و تا ئەندازەی کۆنفدرال و تەنانەت دوای ئەوە ڕاگەیاندنی ڕفرەندۆمیش ئێمە وامان هەست دەکرد کە ئەم شوێنە ئەم ناوچەیە ئەم بۆقای جوگرافیایە دەبێتە هۆکاری ئەوەی کە پارچەکانی دیکەی کوردستانیش چاوی لێ بکەن و دوجار وای لێبێ کە هەموو پارچەکانی کە ئێستا لە ژێردەستی وڵاتەکانی دیکەن بتوانن چاو لە یەک ڕەنگی و یەک دەنجی و یەک پارچەی هەرێمی کوردستان بکەن. بەڵام ئێمە دەزانین هەتا ئەوڕۆ لە هەرێمی کوردستان ئێمە کێشەی جیاوازیمان لە کار جیاوازیمان لە ئەفکار جیاوازیمان لە کردار هەیە بەداخەوە. باشە کاک سەروانەما کەمە دوا پرسیار زیندووکردنەوەی ویلایەتی مووسڵ لەلایەن تورکیاوە
تا چەند ئەگەرێکی واریدا و جێبەجێ بکرێت یعنی زوو گوێویستە بین بەڵام جێبەجێکردنەکەی ڕەنگە شتێکی کە بێت دی و بۆ دوور هەندێکی کەی هەبێ من پێم وایە وەکو ئەقوال ئێمە زوو و زۆر دەیبیستین بەڵام تەرجەمەکردنی ئەقوال بۆ ئەفعال و بۆ کردار ڕەنگە بەو ئاسانیە نەبێ بەڵام هەمیشە تورکیا چاوی بڕیوەتە جارێکی دیکە جێڕانەوەی ویلایەتی مووسڵ و لە لێدوانە سیاسی و سەربازیەکانیان هەمیشە باس لەوە دەکەن و تەنانەت هێنانی بارەگا و بنکە سەربازیەکانیان بۆ بامەرنی و بۆ زۆرێک لە شوێنەکانی تخوب و سنوور لە نێوان هەرێمی کوردستان و دەوڵەتی تورکیا هەڵگری ئەو پەیامەن کە بەڵێ هەر کات و ساتێک تورکیا دەرفەتی بۆ بڕەخسێ بۆی بسازێ بەڵێ ئەم مەبەستێتی بەڵام لێرەدا دنیای ئەوڕۆ دنیایەکی دیکەیە تەنانەت لە میدیا و سوسیال میدیا بە ئەندازەی لەشکری زۆر زەبەلاحی جیهانی کار و تەسیری خۆیان هەیە لەسەر هەموو هەنگاوەکانی کە وڵاتێک دەینێ بەرامبەر بە وڵاتێک لە بەزاندنی سنوور و سەروەریەکانی خاچی وڵاتێک دوجار ئێمە ئەوەشمان بیر نەچێ سنوور و سەروەری و یا با بڵێم ئاڵا و سیادەی وڵاتێک وابەست نییە بە وڵاتێکی داگیرکاری زلهێزی خاوەن هێز بەقەد ئەوەی کە وابەستە بە کۆمەلگای نێودەوڵەتی گریمان ئەوە کردی بەڵام ئەی دوجار چێ دێ دانی پێدادنێ و ئەترافی پێدەکە و جارێکی دیکە ئەو نەخشەیە کە ساڵانێکە داڕێژراوە چۆن ئەو نەخشەیە هەڵدەوەشێتەوە بە کورتی و بە کورتی دەبێ ئێمە هەمیشە ئەو ئەگەرە وەکو ئەگەرێکی زیندوو لە بەرچاو بگرین لەبەرەوەی تورک و چاوی زۆرداری و زۆرکاری تورکەکان هەمیشە بەکراوەیە لەسەرمان بەڵام دەبێت لە عێراق اینجا لە ناو هەرێمی کوردستان دەبێت کار لەسەر ئەوە بکرێت کە ڕێگای ئەوە نەدرێ ئەوە بیریشمان نەچێ ویلایەتی مووسڵ و پارێزگای ئێستای مووسڵ وڵاتێکی دەوڵەمەندە وڵاتێکی کشت و کاڵیە وڵاتێکی هەموو ژێرزەوی و سەرزەوی با بڵێم جۆرێک لە چاوی تەمەحکارانەی دنیای لەسرە وی ئەو ئەگەرە ئەگەرێکی واردا بەڵام جێبەجێکردنی ئەو ئەگەرە ڕەنگە زۆر شایانی جێبەجێکردن نەبێ لە ئێستا و لەو ئان و ساتەدا بەڕێز سەروان گۆمشینی کابڕێزیان ماستەریان هەیە لە یاسای نێودەوڵەتی ڕاستەخۆ لە هەولێر و میوانمان زۆر سوپاس بۆ ئامادەبوونت کاک سەروان ماندوو نەبی